بەمەبەستی جێبەجێکردنی پەیامەکەی بارزانی بۆ ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان و دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ کۆتایی هێنان بە کێشە ناوخۆییەکان و دوجاریش کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. وا بڕیارە پارتی دیموکراتی کوردستان گەڕی دووەمی دانووسان لەگەڵ لایەنەکان دەست پێ بکاتەوە. ئەندامێکی پەرلەمانیش لە فراکسیۆنی پارتی دەڵێت لە ئێستادا ئیرادەیەک بۆ سەرگرتنی کۆبوونەوەکان لە ئارادایە و دەشڵێت سەرجەم لایەنەکان کۆکن لەسەر کۆتایی هێنان بەو دۆخە سیاسیەی زیاتر لە ساڵێکە سەری هەڵداوە. کە لە ڕاگەاندراوەکەی بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان کە ڕاگەیان کرداوە لە حیزب لایەنە سیاسیەکان دەکە بە پێی زروفی ئێستای کوردستان کە وا دەخوازێت کە پەلە بکرێت لە یەکریزی و تەبایی حیزب لایەنە سیاسیەکانی کوردستان و لەبەر چاوگرتنی ئەو قەیرانە داراییە گەورەی و شەڕی داعش کە بەسەرمان دافەرز بووە کۆمەڵی ئیسلامی یەکەم حیزب بوو کە وەڵامی ئەرێنی داوە بۆ دانیشتن و بۆ لێک قبولکردن و دانیشتن بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەن و ئەوەی خۆشحاڵیش بوو کە هاوڵاتیانی کوردستانیش بۆ دڵخۆشن کە یەکڕێزی و تەبایی بگەڕێتەوە ناو هاوڵاتیان ناو حیزب لایەنە سیاسیەکان جێگای ئومێدبەخشە کە لە ئایندەیەکی نزیکدا جارێکتر دامنیشتنەوە ئەو بەشاکرانەی کە هەیە یاخود ئەو سێ خاڵێک کە بەڕێ سەرۆکی هەرێمیش ئیشارەتی پێداوە لە دەستەی سەرۆکایەتیەکان گۆڕانکاری بکرێت. ئەگەرچی لە ماوەکانی ڕابردووشدا چەندین جار لەلایەن سەرۆکی پارتی پەیامی جیاجیا لەبارەی گەیشتن بە ڕێکەوتنی سیاسی بڵاو کراوەتەوە، بەڵام بەکردار نەبووە و بوونی شەڕی داعشیش لەلایەن هێزی یەکەم بە یەکێک لە هۆکارەکانی درێژەکێشان بەو دۆخە سیاسیە دانراوە. ئەندام پەرلەمانێکی فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت لە ئێستادا ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە و ئەگەر کورد لە ناوەخۆ ڕێک نەکەون ڕەنگە بۆ داهاتووی کورد کێشەی گەورە سەر هەڵبدەن. ئومێ دەخوازیین ئەو گەڕیدانوستانی کە ئێستا دەستی پێ کردوێتەوە دەرەنجامێکی باشی هەبێ و لە پێناو بەرژەوەندی خەڵکە لایەنە سیاسیەکان بگەنە ڕێکەوتنێکی واکە کاریگەری هەبێ لەسەر بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان چکە ئێستا بینین کە بارودۆخی هاوڵاتیان زۆر خراپە بۆیە دەبێت لە پێناو بەرژەوەندی خەڵکاواز لە بەرژەوەندی حیزبی و تایبەتەکان بهێنرێت. ئەوەی جێک خۆشحاڵی ئەم جارە سەرجەم لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنە سەرەکیەکان بەدەم ئەو بانگەوازەوە هاتن و ئومێ دەکەین ینی کە ئەمە تەنها لە بواری قسە و پەیامان نەبێ وەکو پەیامەکانی تر بەڵکو لە بواری کرداریە دەرەنجامێکی باشی لێ بکەوێتەوە. ڕۆژی 20/12/2016 مەسعود بارزانی سەرۆکی پارتی پەیامێکی لەبارەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان بڵاو کردەوە و ڕایگەیاند چارەسەری قەیرانی سیاسی هەرێم بەو شێوەیە دەکرێت حیزبەکان بکەونە گفتوگۆ و پەرلەمانیش کارا بکرێتەوە و سەرۆکایەتێکی تازەش بۆ پەرلەمان هەڵبژێردرێت. بۆ ئەو مەبەستە پارتی دەستی کردووە بە گفتوگۆی سیاسی و بە پێی سەرچاوەکانیش بێت کۆبوونەوەی ئەم جارەی لایەنەکان گۆڕانکاریەکی نوێ دێنێتە کایەوە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.